لە 22 مانگەوە من هاوار دەکەم هەمووتان شاهێدن کە دەیان کەس کوژرایە سوێندرا لە شەڕەکە، ینی ئەوە نەبوو دوایە و درۆ دەرەسانە بڵاو دەکرێتەوە بەنزینیان پێداکرد نەنانە لە شەڕەکەی سوستانە بێسەر و شوێنن ئەشکەنجە دراون، یعنی کوژراوەکان لە سەروی پەنجان زۆر یەکێتی زۆر جوێندەر و ئاسنزمی لە من بەردا بڕوا ناکەم بە هەڵم تێمەگەن کەس بە قەدە من ئەو دۆسی گەورە کرد لەبەر ئەو یەک چالاکوانێکی مافی مرۆڤ نامێت درۆ لەگەر باوەڕی خۆم بکەم ئیتر زەردەی کە یان سەوس هاوکات یەکێتی بۆ ئەوەی ئەو کۆمەڵ کوژیە گەورەی لەسەردا ساخ نەبێتەوە ئەو زانیارن لای من هەیە سادی پیریان ڕاستپاردیە خەریکی لە بەرهەندە شوێنایکانەوە ئەحتیمامیان پێدا خەریکی سڵ و سلوحکاری بیتم دۆستێکە گەورە نەبین بە کۆمەڵ کوژینە ناسرێ یعنی ئابڕچوونەشی زۆر گەورەیە چتیکێتە دەیوێت سەبرمەیت و بێسەر و شوێنی ئەشکەنجەی پێوە دیار نەبی زۆرتان بڕواتان دەکرد یان بڕواتان بەو کەناڵە ڕووزەردەیەکێتی دەکرد کە 5 کەس کوژرایە و چون دکتۆرەشیان هینا دکتۆر بارزان کوڕە عەیب بوو ینی ئاوە ئابڕوت دەچیتن من دەزانم لە ژێر فشاردان بەس مەیکەن بەهەرحاڵ لە دوێنێکەوە دەستەی سەربەخۆ مافی مرۆڤی پارتی ئەوەی ئەمە گوتمان بە زیاتری شەوە گوتیە لە 22 مانگە ئەوڕۆپ 6 مانگە یان حوتە باشە یعنی ئیدوسێ هەفتەیە ئەڵێ تا ئێستا بێسەر و شوێنن کوژراو هەیە و نامەکەیان ئاڕاستەی نەتەوەیە گرتوەکان کردیان یعنی ئەو قسانی ئێمە کردمان تازە دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ بەس ئەوان فەرمیترن بڵاویان کردەوە تاوان ئێمەش دایکمانە هەندە شوێنی ناوەندی جیهانی بەڵام ئیوان معتەبەرترە ئەوە فەرعی پارتی فەرعی یەکێتی شاتینە ئەڵێن نە ئێوە لۆ لەسەر خۆرشی تەرچی ئەوانش ڕاست دەکەن یعنی وەکو قسەیەکە ئەتوو ڕاست دەکەی ئەوش ڕاست دەکەی بە شەرەف هەرچی بڵێن هەردوولاتان ڕاست دەکەن دوو حزبی ئەوەندە بێڕەوشتن ئەوەی سەددام نەی دەکرد ئێوە دەیکەن تەرم دەفرۆشرێتەوە تەرم بە واستە وەرگیرایتەوە تەرم بە پارە ئەوە دەکرێتن هەوڵ دەدەن کۆمەڵ کوژێکی گەورە و گوران لە لالەزار شوون بزرکەن ئەوە چەندە بێت چاوەڕووی میدیای برم یەکێتیە دوو ئەوەندەش میدیای کوردی کەس جورئەتی نەبوو وەکو ئێمە ئیسارەی بکە یان کاکە جندێکی ئەمریکی من زۆر برادر شایدن هەتا گەیانما ینی خەڵک دەزانێت ینی خەڵک لێرە گوێی لێە ئەمە ڕۆژی دووەم برادری قوتار وتی قادر وەڵی ئەوە چشمان لەگەر جندێکی ئەمریکی چشمان لەگەردا بوو تەمبەڵیم کردم کردە خەبەر بەس گەیانمە زۆر شوێنی هەشنۆ برادریش دەزان ئەنە مەکی و ڕەزدەر تم بابە جندێکی ئەمریکی هەرچی میدیای کوردی خەریکی ئەو جندی ئەمریکی کاکە و جندی ئەمریکی ساحیبی خۆی هەیە بە قوربان ئەژدادی پاڤل ناتوانانی تەسلیمی بکەیان چی لێ بکە بوویتە خەبەری هەرە گەورەی هەموو میدیای کوردی کورە بێ شەرەفی نا 56 کەس شوون بزرە خەملەوی بخۆ ئەوە ئەمریکای زروزە بەلاحی لە بەرزدا واز بینن لە بۆ بەس ڤیو ئیحتیمام بەو کەیسە دەدەن 56 دایک و باوک ناوێن قسە بکەن چارەنووسی منداڵەکانیان دیار نییە کوژراینە ئەشکەنجە دەدرێن بڕۆ خەملەوی بخۆن چ میدیایەکی بێ شەرەفن ئەوانەی گرنگی بەس بەو جندی ئەمریکا دەدەن بەس بەو هەموو کوردەی نادەن